کەس تاینتێ بە زۆرم لێ ئەم زەواجم لۆ کردبی تا ئێستا تحدا دەکەم کەسێکتانی تبی بەدزی ئەم زەواجم لۆ کردبی تحدا دەکەم ئەوانە بەناوی ئافرەت و بەناوی ئەو شتانە بەڕاستدایانی خۆیان بکەنە مۆزوع ئەو خەڵکێکە دژاتیم دەکەن بەڕاستی ناگەنە هیچ ئەنجامێک لەگە من چکە من خەڵکی کوردستانم هەموو لەگە ڕێزم هەیە بەلاین دەهاتوو مەگەر ئێستا ئۆکرانی هەبا سبەین دەچون بەس فیزەل و عێراقیان نییە بچووکترین تەمەن 18 ساڵ بوو نەخێر بە هیچ نەوە ئاشیا من کەفالەتی کەس ناکەم 1 سال لە کنیبی 100 سال لە کنیبی من هیچ چێشێ من نییە شتانە بەڕاستی هیوادارم لایکی ئەو پۆستەمان بکەن و ئەو پۆستەمان بفڕێن و ئەمن بەڕاستی لەگەر پایتەخت میدیای مەخوای گەورە سەرکەوتان کە بەڕاستی ئەو نازانم چەند بە پەیجەشی بێداک و بابن هەڵبەتە ئەو پارێزەرە بەڕێزە ڕێبین سەباحە قسەشم لەگە کردەوە لەسەر هەندێک کەس قسەی دەکاتن کەوا ینی کاری نایاسایی دەکەن باوەڕ ناکەم ئەو هیچ پەیوەندی بە منەوە نیە من هەر کارەکەم کردبی لە چارچێەوەی شەرحدا یەکەم جار لە چوارچێەوەی یاسا کردیتم کارەکانی من تا ئێستا بە یاسایی بوو و هیچ کێشەکەم نەبوو لە خوای گەورە بەزیادوتم ئەمن ئەو دەنگوانەش ڕەت دەکەمەوە و من بەڕاستی بمە دڵخۆشکەری زۆربەی پیاوی 95 پیاوی کورد لەگە ڕێزم هەیە و بوومە دڵخۆشکەری 6 ئافرەتی کورد ئەوانەی کە زەواجیان نەکردووە لەگە ڕێزم هەیە ئەمن قەد ڕۆژێک بە ڕۆژان بە زۆرم لە کەس نەبێت زەواجم لۆ کردبی بەڵام کەسانێکی نەیار و یعنی دەیانەیە بەڕاستی کەسێک ملەتی کورد هەروە تەبیعاتی وایە کەسێک برن دەبی جوونی پێدەن سوکایەتی پێ دەکەن قسەی پێدەن لە کۆمنتی قسەی خراي پێدرێن ئەگەر شتەکانی من هەموو شەرعی بووە کەس تاینتێ بە زۆرم لێ ئەم زەواجم لۆ کردبی تا ئێستا تحدا دەکەم کەسێکتانی تبی بەدزی ئەم زەواجم لۆ کردبی تحدا دەکەم بەڵام ملەتی کردووە تەبیعاتیە لەگە ڕێزم هەیە کەسێک برن دەبی بە هەمووان پڕ دێنێت تۆمەتی و دەکەن قسەی نەشیابێ دەکەن یعنی بە کورتی و کوردی دەیانێ بمین نەخوارێ تێگەیشت بۆچی لە بۆی لەوانەیە ئەو کەیسێ من بە ڕاستی لەوانەیە بە لاڕێدا بەنیان بە عەزبی بکەنیان بەشتە شووا بکەن ئەگەر نە ئەمن بەڕاستی زەڕی کەسم نەبووە زەواجم لە بینی خەڵک کردیە هەم بە شەرعی خوا و پێغەمبەری هەم بە یاساییش هیچ زەواجەکەم نەکردێ بەنهێنی زەواجەکەم بە خورتی کەسێک تا ئێستا هاتە سۆشال میدیای برێ بە خورتی زەواجم پێکردوی نەخێر ئەو کەسانە دانێ پڕ و پاگەندم لەگە ڕێزم هەیە ئەو لەگە ئەو پارێزەرە بە ڕێزەش قسەم کرد بەڕاستی ئەو هیچ قەزدی ئەمن نییە پارێزەر ئەو بزانم ڕێبین سەباحە ڕێزم بێرە لە هەیە هەر بەردەوام دەم دڵنیابە بلاین دەهات و مەگەر ئێستا ئۆکرانی هەبا سبەین دەچون بەس فیزەل و عێراقیان نییە هەڵبەتە نەتەم شتێک بە شەرعی بی یەکەم جار ئەوجە یاسایش بی هیچ کێشەم لەسەری نییە من کەسم بە خورتی نەبردیە کابراایەک لە کوردستان لەگە ڕێزم هەیە توانای هەیە ژنی بینی خێزانەکەی ڕازیە بابی کاتە چار لەگە ڕێزم هەیە خێزانی ڕازیە نەم ڕازی بابی کاتە چار بابی کاتە سێ تەبعان گونجاوە کابرا عەزیلێن لە کوردستان ژنی لێبێت لە ئۆکران لە ئەمریکا دێنی کە لە ڕووی ناسانم نا بەدوچوونم داکردیە بەڵات و تکتی تیارێ و تەبعان کۆمەڵک مەساریفە لە ئەگەر ژن بەلاش بل ئۆکرانی زۆر ڕادەوەستی چکە لە بۆی مانەوە لە وڵات نازانم ناتوانم هیچ بڕیارێک بدەم بەڕاستی چکە من شتێکەکە 100% نەبی ناتوانم چکە هێشتا من نەچووم بەس برادرم هەیە کار ئاسانی لۆکردین بەس فیزەل و عێراقیان نییە برادرم هەیە لێرە لە کوردستان ئافرەتی ئۆکرانی هینە لەگە ڕێزم هەیە کار ئاسانی لۆکردین بەڵام بەڕاستی فیزەل و عێراقیانە لێ تازە وەچ برێ وسکتیمان لە بابەتەکەی کردی پلانی بچێ ئیران دراوسێمانە لەوێ بە قورحان ناوەڵە بەس ئینشاڵڵا دەگەڕێمەوە سووریای و کوردستانە و کوردستانی خۆمانە ئەمە نەگبرێن لە قیمەتی ئافرەتی کورد کەم بکەین هەڵبەتە ئافرەتی کوردیش ئافرەتی بەڕێزم بەڵام ئەوان سەربەهێ ناکەن زۆر ئافرەتمانی لە کوردستان مەمنونە سەربەهێ شوو بکە کۆمەلگەی کوردی نایان لەگە ڕێزم هەیە نایانی سەربەهێ بکە داک و بابی برای پێیان شەرمەشتەشی حکوومەتی نوێی سووریا ڕێگرنیە لەو کار نەخێر هیچ حکوومەتی نوێی سووریا لەو کارە ڕێگرنیە بەڵکو دەستخۆشمە دەکەن لە بۆی ئەمە زەواجەکە شتەکە بە شەرعی خوا پێغەمبەری دەیکەم دووش بە قانونی دەیکەم هیچ زەواجێک لە سووریای نایاتە کوردستان بە غەیری قانونی ئیلە دەی بە قانون بی ئیلە دەی بە فلتەری قانون داتێپەر لەگە ڕێزمێ بەڵام هەز دەکەم ئەو کەیسەی من دەیانەوێتن بە عەزبی بکەن یان بەشتەشی وا من وای دەکەم لە شتەکەیدا ئەگەنا باوەڕ ناکەم خەرچی کوردستان کەس سەبی ڕەچی لەم بتۆ لەگە ڕێزم هەیە بگرە ئەمن یارمەتی خەڵکمدایە خەڵکی سووریا دوای حکوومەتی نوێ ئێستاش ئامادەنە زەواج لەگەڵ کورد بەڵێ ئێستاش ئامادەنەی چێشیان نییە زۆر تەبیعیە ئێستاش نوێ لە پاش پێکێنانی حکوومەتی نوێی سووریا چەند زەواج تقریباً کردووە لەوانەیە 6-7 زەواجم کردوێ ئەو چەند مانگەی لەگە ڕابردوو لەوانێ
ئەی خەڵکی لوبنانە تا ئێستا زەواج نا خەڵکی لبنان ئامادەنی بەڕاستی تۆزێک دەستورمان ئەمە جیاوازە لەگە لبنان لێ من ئامادەنی مەزەواج لێندرە بە هیچ نوع ئاچ بکەم تۆزێک شەرع و یاسای من تۆزێک لەگەوان جیاوازە ئەی دۆخی سوولە لە ڕووی ئابووریەوە پاش دۆخی سووریا تا ئێستا پارەیان بەرز بیتەوە لەخوای بەزیاد بی دۆخیان باشتر لە جاری پێشتردا پارەیان بەرز بیتەوە شتەکان هەرزان بووینە زەواج گران نەبووە زەواج تا ڕەدەک پارەیوان تقریبان لە بیکێ سێ قیمەت دوو قیمەت هەستایتەوە یعنی لە ملیۆنی هاتە ملیۆنی پارەیوان بە وەرەقەچی خۆمان ئەی کارسەر ناو خۆی هەرێمی کوردستان بەڵێ ناخۆی هەرێمی کوردستان هەڵبەتە و کەسەی کەوا زەواجی ئاسان بکات جا بە یەکەم بی جا بە دووەم بیتن ئەمن لە خزمەتی دامە ئەدەم شتێک بە قانونی و شەرعی بیەمی شەشەم لێ نییە لە پلانن نییە ینی لە داهاتوو لە داهاتوو ئینشاءالله من ئێستا هەڵبەتە ئێستاکە لەگە خوبای سەرکار مەلاوشت بەڵێ ئێستاکە هەڵبەتە ئێستاکە ئەو دقەی ئەمێن مارم لە زگم ئێستاکە مارم دێتە هەولێری ئینشاءالله ئەو کاتی بە تەمامە ئۆفیسەی بکەم و ئافرەتانی کوردیش ئاسانکاری لێیان بکەم بڵێ بۆ خەڵکی کە دژاتی دەکەن ئەو خەڵکی کە دژاتیم دەکەن بەڕاستی ناگەنە هیچ ئەنجامێک لەگە من چکە من خەڵکی کوردستانم هەموو لەگە ڕێزم هەیە ئەوانە بەناوی ئافرەت و بەناوی ئەو شتانە بەڕاستدایانی خۆیان بکەنە مۆزوع ئەگەنە هیچ کە لە گۆڕی نییە من کەسم بە خورتی نەبردیە من نەمگوت تا لەگە ڕێزم هەیە تا ئێستا لەسەر سوشال مێدیاکان نەمگوتی ئافرەتی کورد بەکەلک نایە ئیسان عوڕە لە سووریای لە ئەمریکا کەیف خۆتی لە خۆ زەواج دەکات کاکە بابیکەن زەواجی ڕەحمەتی خۆیان لێ بزەواج شتێکی پیرۆزە بالەخۆ وەڵڵاهی بە شەرعی خوا و پێغەمبەری ئافرەت و پیا و حەڵالی یەکن بە هەر با ئیشی هەر با قسەی خۆش بکە لەسەر جێ ڕەحمەتی خوا لێ لە ڕووی تەمەنەوە تا ئێستا بچووکترین تەمەن زەواج چەندە گەورەترین چەندە ئەندام تا ئێستا 85 ساڵی ئێستا لە وڵاتی سووریا بەتەمان بینمە کوردستان لەوانەیە دووزبەی دەکە ڕۆژی سێشەم لەوانەیە بگاتە کوردستان ئافرەتەکە تەمەنی 6 سارە پیاوەکە تەمەنی 80 سارە ئەی بچووکترین تەمەن بچووکترین تەمەن 18 سار عەفوەن 18 ساڵ بوو لە 18 ساڵ لە خوار 18 ساڵیش بوو ئەوان کچ ئەی کوڕلای خۆمان یانی ئێستا نمونە لە تەمەنێکی زیاتر گەنجی خۆمان زیاتر لە 20 ساری زیاتر زەواج دەکە گە زەواجی یەکەم بی زەواجی دووەمیش 35 سارە 50 زیاتر پیر بوونە ڕاستی ئەوان لۆ سووریان بردینە زیاتر بە تەمەن بووینە زیاتر ئەوانە بوونە کەوا مناڵیان نەبوو لێرانە چەند سارە کابرا هەژنۆ دەفتەری سەرف کردیە ژنی کورد سەربەهەیە مێردی پێ ناکە ژنەکەی ڕازی بووە بردم لە سووری ئافرەتەی بەڕێزم لۆ هینایە و عەشایری خۆمان و ڕێک و پێک و گونجاو بووینە سوپاس دەکەین و دەرفەتت بێمەدا ئێستا ئاگادارین تەلەفۆنێکی زۆرت بۆ دێ بۆ زەواج زۆر میدیاش تەلەفۆن بۆ بەڵێ ئینشاءالله هیوادارم ئەو دەنگویانە یعنی بەڕاستیە من خەڵکی کوردستان پارێزەرە بەڕێزەکان یعنی زۆر لەگەم من زۆر یعنی لایەنگریم دەکەن چۆن شتەکانی من هەموو بە قانونی شەرعی ئێستا چەند تەلەفۆن بۆ ڕۆژانە هەرچم دۆنێ ئێستا ئەو دقەی 600 تەلەفۆن تا 700 تەلەفۆن بەزەم لەدە تەلەفۆنی زیاتر نەتوانم جواب دەمەوە تاقەتم نتوانام نییە بەڕاستی ئەو ئیشە زۆرە کە زەواجی زۆر تەلەفۆن بۆکە دەڵێ چیت پێویستە ئامادەیە بەڕێ ئێستا ئەو دقەی چەندەها کەس چەندەها پارێزەر ئەو کە ئەنگۆی بڵاو بە چەندەها خەڵک دەری چ دوێ ئەمە ئامادەینە چ دوێ ئەمە ڕازینە بە هەموو شتێکی ڕازینە چکە دەزانن ئەمە کابراەکەم زۆر لە سوشال مێدیاکان دێن بە ڕاست و دروستی زەواجی و خەڵک ئەنجام دەم هیچ کێشەی خەڵکیشم نییە بۆ دوایانە لایڤ دەکردەوە مەڵک کچ و بەڵێ پیا و لەگەڵ داخلی لایڤەکە بەڵێ هۆکارەکەی چ هۆکارەکەی وەیە بەڕاستی من قسەی خۆشیان و دەکەم بەحسی زەواجیان دەکەم و زەواجیان و ئاسان دەکەم بەڵێ تۆزەک مەحتی زەواجیان دەکەم بەڕاستی ئەمە ئافرەتیمە یعنی کۆمەلگەیمە یعنی بەڕاستی و ئیشی مامۆستایەکە مامۆستا ئاینی ئەو قسانی لە ئافرەت و لە گەنجام کە هەانیان بدەیان مامۆستایەکی مەکتەبیان کەسێکی یعنی دیار لە سوشال میدیای کاک سەردار زەواجشی زۆرت پێکێنە لە تەمەنی جیاواز پاژەوەی زەواز دەکەنیت و کەفالەتیان دەکەی ئەوانە جیان نابنەوە یان کێشیان بۆ دروست نەخێر بە هیچ نەواشە من کەفالەتی کەس ناکەم هەر کابراکەی لە سووریابی لە هەر دەوڵەتەی لە کوردستانبی دەرێم نە کەفالەتی جەنابەت دەکەم نە ئیش دەکەم بهردوو لایەن دەرێم من بەس دلیلم فقط دلیلم فقط من حەقیدانە لە خۆی ئافرەتەکە توانی پرسیاری پیاوەکەی کە پیاوەکەش توانی پرسیاری ئافرەتەکەی بکە ئەمن فقط دلیلم نەخێرم کەفالەتی کەس ناکەم تا تووشی ئەو کێشانە بم 1 سال لە کنیبی 100 سال لە کنیبی من هیچ کێشەی من نییە شتانە فقط دلیلم ئافرەتەکە توانی پرسیاری ژنەکەی توانی پرسیاری پیاوەکەی پیاوەکەش توانی پرسیاری ئافرەتەکەی بکە
حالە شەرع و لە قانون شەروا لە کۆتای ئەنگۆ سۆشال میدیاشی دەرەجەیەکن بەڕاستی هیوادارم لایشی ئەو پۆستەمان بکەن و ئەو پۆستەمان بفڕێن و ئەمن بەڕاستی لەگەر پایتەخت میدیای مەخوای گەورە سەرکەوتان کە بەڕاستی ستافەی دەرەجەیەکن ستافەی سەرکەوتونە چەند گەنجی سەرکەوتو ئیشاڵە خوای گەورە سەرکەوتان بکە.